فەرموو بۆ ژووری مدیر. زۆر سوپاس تەواو. ئەی چۆن؟ وەڵڵا بابە ئیش لە دایرنگە زوو دەڕوا. ئەوەی ئێمە هێشتا تۆ چی و دیوە بابچیتە لای مدیر ئەو سایبینی چه خزمەتێکە دەکا؟ زۆر سوپاس زۆر سوپاس. سلام. الله 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 چەند دڵخۆشمە من. ئیتیمای نیشتیمانی گەڕایتەوە. سلام علیکم. عەلەیکوم السەلام و یاخوا بەخێر بێ. داوای لێبوردنەکە من بەم سرودە نیشتیمانیانە هۆش و گۆشم بەخۆ بۆ نامێ. مامۆستا ئەمن وەچی نمونەی وەشتو دەبینم زیاتر ئەو نیشتیمانم خۆش دەوێت. فەرمودانی شەوا خزمەتێک. وای سپاس دەکەم مامۆستا. ئەو کتابم هەیە. بەس ئیمزای جەنابەت مایە. سەرچاو. بەس مەزبوط بێ منیش بۆ ئیمزاکەم. ئەمە ئەمری وزاریەکەی تەواو نییە. نانە مامۆستا تەواوە یعنی هیچ نەقسی تێدا نیە ئەمری وزاریەکە. ئەوە تەواو نیە بە قوربان ناتوانم وەرەقەی سپی بۆ ئیمزا بکەم کەی ئەمری وزاریەکە هێنا بەسەر چاو من بۆشە ئیمزا بکەم. نەنە مامۆستا ئاخر دەزانیت چێ ئەمن 2 مانگە بەو کتابەی بە هیلاک چوم باش دەزانم چی تێدایە چی تێدا نیە گوتیان ببە کنجە نابیم در یەک تەوقیع ئەوتەوە. لای من ناکرێەوە بە قوربانە بە. دەزانی چێ مامۆستا؟ چییە مامۆستا؟ ئەو ئیشەم لۆ تەواوکە حەقت نەبی. بۆ تۆ من بە چیە زانی؟ ئێستا تەلەفۆنەکەم پۆلیس بێ بوو با چاوت دەربێنێ. مامۆستا چاوەکەم پۆلیسی پێ ناوێ خەڵک وە دەرە پارەی خۆت بدە ئیشت دەڕوا. من نیمەوە خەڵکی کێیە؟ من کابرایەکی نیشتیمان پەروەرە. مامۆستا چاوەکەمەوە چت لێت؟ مامۆستا چت لێ قەوما مامۆستا چت لێ قەوما مامۆستا چاوەکەم مامۆستا. ئەو بۆچی وای لێ هاتووە؟ وەڵڵا هیچم لێ نەکردیە. بەچی لێت داوە؟ لێدانی چ وەڵڵا بەس ئەو فایدەم پێ. ئەتۆرەم لاوە؟ جەنابی مدیر من چی پێ وتووە؟ بەو خوددا هیچم پێ نەگوت بەس گوتم ئەوم لێ بڕوێنە حەقت مەحفوظە لای من. ئەو حەبی ژێر زمانیە بێ چی بکەین ئێستا؟ دەیبینە خستخانەی. نەشتیوانی. تەلەفۆن دەکەم ئیسعاف بێ. ئەدی چی لێ بکەین باشە؟ ئەوە فەرمانبەرێکمانێ حەبەکە لای ئەوە. دەچم حەبی لۆ دەینم. نەنە تۆ نایزانی بەس فەرمانبەرێکمان نەزانە لەکوێ هەیە. بە چەندی ئەو حەبە؟ 500,000. 500,000 ئەوە 500,000 بەخوای لەو مەعمەلەی حازرم کردبوو. واتی هەر لێرەی؟ هەرێ وەڵڵا چاوەڕێ حەبەکەم دەکرد بێەوە بیمزایەکەم لۆ. لا چۆ لەبەر چاو. لا چۆ لەبەر چاو. ئەم کاتە باش یاخوا بەخێر بێ سەر چاوم داوای لێبوردنەکەم من ئەم بەیانیان کە ئێمە ئێرە ئەم سرودە لێ نێم دڵم ئیسراحەت ناکە کوردایەتیەکەم دەمەزەر دەکەمەوە. ماشەڵڵا کەشێکی کوردەواری جوانە. وەڵا قوربان ئەم کتابم هەیە کە بۆم ئیمزا بکەیت تەواو بوو هەموو شتێک مەمنون. بەڵام بەداخەوە مە ناکرێ. ناکرێت چییە؟ باشە بۆ ئێوە عەرقەلاخەنە ئیشی خەڵکەوە ها ئاگام لەو حەبەی ژێر زمانی 500,000ەکەی دوێنێش هەیە. بۆ تۆ جەنابی چی ئەوە مەحاسەبەی بنەکەی؟ محاسبەت دەکەم وڵاتیش ها ئەزانی من کێم؟ ئەها جوان دیار نییە دێ بزانم سەیری کە بەخێر بێ قوربان یاخوا بەخێر بێ دەسێ ماچەکەم فەر بوو نەمێنێت یاخوا بەخێر بێ تاکەی نەبڕایەوە بەخێر بێ یاخوا قوربان جان. راپۆرت هاتووە لەسەر دایرەکەتان ئەم دایرێ هەتاکو ئێرەی غەرقە لە گەندەڵی دارێن بە ڕوحتانە کاک مەحەمەو بەڵە قوربان فەرمو قوربان هەرچی ئەوراق و مستەمسەکاتی سەرم مێزە هەیە هەر هەموویم بۆ کۆکەی تەوانێ راپۆرت هاتووە لەسەرم دایرێ هەمووی گەندەڵیە بۆم ئەی بە تەلەڤیزیۆن و سەریشیم پاک پاک بۆ تاشی باشە قوربان بەسەر چاو جا ئەمە سەری تووکی پێوەی تابی تاشم ئاتۆزێکی پێوە باوە دارێن بە ڕوحتە
گەندەڵی لەم دایرێ ئەوەنە زۆرە وەڵا ڕۆحت دەرەکە قوربان بەساقەمم دەستێ ماجەکەم مناڵم وردە ئەم جارە عەفوم بکە مناڵم وردە بۆ ئێمە مناڵ ماورد نییە بۆ ئێمە بەچکە پشیلە بەخێوەکەین ها دارێم بە ڕۆحدا یەک دەقا ئەزانی چی قوربان چیە پۆلیسە و ئەزانی چی دەوێ من لە خزمەتان بەس ئەم جارە عەفوم بکە ڕەشوەم هەیەیتێ بەرتیل بە من ڕەشوە خۆی قوربان بەساقەمم بووە لێ هات قوربان جان بووە لێ هەبۆ خاتی خوا ئەمە بووای لێ هات ماڵی بە قورجێتە بۆ باسی ڕەشواکەی ئەوە پیاوێکی پیاوانەیە ڕەشوە ناخوا بیبێن بۆ دکتۆر نەخێر دایبێن بۆ خەستەخانە نەخێر دەبای ئیزعاف بێ نەخێر ئەی چی ئەمە حەبی ژێرزمانەکەی ئەبێ حەبی ژێرزمانی بۆ پیاکەین ئەها حەبی ژێر زمانەکە یعنی پێنسەکە نەکەی حەبی 500,000 ناوێ حەبی ئەو بای 5 ملیۆنە 5 ملیۆن بەڵێ ئەیە هاوارە وڵاتە لەوەی لێ هات گورە چما ئەفەنگی جەماعەتی حەبی ژێر زمانی دەرچوو ئەیە وەر ئەو دایرەیە هەر بە حەبی ژێر زمان بەڕێوە دەچوی